خوا هەواکەش وەشە ئاگە بازە سڵام لالو گیان خاسەنیش کوڕە لالو کورەفە کوڵم ئاڕانی ئانە چێشکەری بەخشە براکەم بەخشێ ئەنە چەمێم کۆرێنێ ماچا چاشنی چوارباخینە عەرەقیات و چێوشان پێچەما عالە ماچۆڕێک چەمێل کەرۆ پێسە چەمێل کەکڵاوانی ئیدە سووەڵە زوینی جات خوا 2000 دەبا ماشینێگیر و وەڵا قاچێم مێشە دەوەڵا چوزان و لالو ماچا هەمە نوع ئەدویە جاتی چیان فەرماوێ ئێوەی بی دەلوێ ماچوو براگە بازە هەواکەش وەشە بەڵام نمازە ئیجاخۆ ئەگەر ئاستێشە ئەنە چی پاسەکەری لالو گیان برنج و هەنگوینم گەرەکە چاشنی چوارباخی چکۆن ماچا برنج و هەنگوین قاتی کەری گرینیش پێ قاچا ئالا بەشکە میشەڵە ئی قاچی لالو برنج و هەنگوین چکۆ قاتی کریان تۆ بڵە 2000 دەبا ماشینێگیرم ئەو لە تەکەچمینا ڕاوە نەتەرسی خاسە